جارێکی سڵاو خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دیارەتەوەرێکی تەندروستیم هەنێ ئەمڕۆ باس لە کاریگەری خواراکەکەین و پیسبوون بە یاخود ژەهرایی بوون بە خۆراک. ژەهرایی بوون بە خۆراک چییە؟ ئەو نیشانانەی کە تۆ هەستەکەی بەهۆی خۆراک و ژەهرایی بووی چین؟ بۆچی خۆراک ژەهراوی دەبێت؟ ئێمە چۆن بزانین خواردنێک دەخۆین و خواردنە سەلامەتە یان زۆر جار لەم وەرزەشدا با بەدەم قسەکانیشمەوە چایەک شتێکن بۆ میانەکەشمان زۆر جار کە لەم وەرزەیە کە وەرزی هاوینە خواردنێکە خۆین ئەڵێن بەهۆی کاریگەری گەرماوە تووشی حاڵەتێکی دوو لە ڕووبینەرانمان سوکچوون و ڕوشانەوە و کۆمەڵی بابەت ئایا ئەمە وەکو نیشانەیەک دانرێ بۆ ژەهرایی بوون یاخود ئەمە بابەتێکی ترە؟ بۆی ئەم جیاوازی و ئەم پرسیارانە وەڵامە دەینەوە بە میانداری زۆر بەڕێز دکتۆر چیمان ساڵح بەڕێزان پسپۆڕی خۆراکن لە ستۆدیۆ ڕۆژێکی نامەدە. دکتۆرە یامە خێر بێت. تاڵە خۆیان شیری هەر یەک ڕنگ تێکەمیا دوو ڕنگ تا ڕوون بێ باش ڕوون بێ بە سەر چا. بۆچی دکتۆر باشترە تا چاڕوون بێ تا خەستر بێ بۆ عزەتی یعنی مەعیدە ئەیە بەڵا دکتۆرە خۆی تۆزە ڕوون کردوشمانە نا ئەو خستە باشە خراپ خستە ئاری ئەڵێ خستە دکتۆرە شەکر ناخۆی تۆ نەخێر نەوەڵڵا باشە هەر زۆر دەمێکە جا دکتۆر زۆر کەسەیە ئەڵێ من لەبەرەوەی نەخۆشی شەکرەمە لە شەکر دوور کەوتومەتەوە بەڵام لە چیا دکتۆر لە ناو چایە بە شەکر ناخوابنی لە هەموو شتەکانی ترە شەکری تیا و بەکاری ڕاستە پێڵن شەکرە شاراوەکان یعنی ئەوەی کە تۆ ئێستا ئەیکیتە ناو چایەکەمە ئەمە دیارە بەس لە ناو کچە پێکە ئەی خۆی یان لە ناو هەندێک شەربەتە ئەی خۆی لە هەندێک خواردن تەنانە دێستا هەندێک لە خواردنەکانی دەرەوەش شەکری تێکەن دەستەکانە خۆش بێ. سپاس. تۆ ناخۆیوانێ؟ ناوەڵڵا شەکری تێەکەن بەڵام بەس بۆ ئەوەی تامی خۆشتر بێت تەنانەت هەندێک هەیە کاتە ناو برنجەوە ناو شلەوە ناو هەنگوینەکانی زۆر جار هەیە هەنگوینیش کەکرێتە ناو برنج ئەوانش هەمویان هەر شەکرن. زۆر ڕاستە دکتۆر ئەی شتێکی تر ئێمە کە تەوەرەکەمان باسی ژەهرایی بوونە بە خۆراک چا ژەهراویە بێ؟ چا ئەگەر کۆن ببێ کۆن ببیانی تا چەند مەسەرەن کە ئەمێنێتەوە 2 دقە 3 دقە تڵپەکەی لە ناوی بمێنێتەوە دوای ئەوە ئەبێت تڵپەکەی لێ دەربهێنرێ جا بکرێتەوە ئیتر ئەو چایە تا 2 سعات 3 سعاتیش کێشەی نییە بمێنێتەوە بەڵام کۆن نەبێ یعنی زۆر نەبێ 3-4 سعات زۆر کەسێ بەیانی لێنێ و بۆنی ڕۆژ گەرمیەکاتەوە. بەڵێ ئەوە زۆر خراپە بە تایبەتی ناڵم ئەبێگر تڵپەکەی ئەبێ ئەو پەڕی 5 دقە 10 دقە زیاتر نابێت یایە بێت. ژەهرایی بوون بە خۆراک مەبەستت لێ چییە دکتۆر؟ خواردنەکە ژەهراوی بێت یان کاتێک ئێمای خۆین بە کاریگەری هۆکارێکی تر ئێمە تووشی ژەهراوی بین؟ نەخێر خۆی ئێمە ئەو خواردنەی کە دای ئەنین ئێمە ئێستا چواردۆرمان هەمووی بەکتریایە کەڕووەکانە ڤایرەسە ئەچێتە خواردنەکانەوە بەس ئێمە لە بەروی کە خێرا ئەیخۆین هەرسە بێت یعنی ئەچێتە گەدەمانە و لە گەدەمانە ترشی یعنی الحەمدلله خۆی لە ناودەمەوە لیک هەیە یارمەتیمانەیە دوایی لە گەدەمانە ترشی HCL هەیە ئەم ترشە باوەڕەکەن تەنانە ئاسنە توێنێتەوە یعنی ئەوەنە ترشی هایدرۆکلۆریکە ئەوەنە بەقوتە لە بەرەوە زۆربەی بەکتریاکان تەنانەت هەندێک کەسیش هەیە ئەڵێ ئاو بەسەر پێوەمەی خۆ مەسەڵەن تووشی نەخۆشی جگەر و ئەوانەبی خۆی ئەوە ڕاست نییە لە بری تۆ کە بەسەر پێوە ئاوەکە خۆیتەوە بۆی هەیە ئاوەکە یەکسەر بڕوە یعنی لە گەدەیان نەمێنێتەوە بەڵام ئێمە کە دانیشتین و بەدانیشتنەوە ئاوە خۆینەوە ئاو لە ناو گەدەیە تەقیمە بێ بۆ HCL کە ئەڕژێتە ناوی ئەوەیە لە بەرەوە ئێمە کە خواردنەکانە خۆین ئەگەر ڤایرەس و بەکتریاکەشی تیا بێ و بەڵام گەشەی نەکردبێ هەر لەشمانەتوانێت بەرگەی بگرێت یعنی بیکوژێت بەڵام ئەگەر ئێمە خواردنێک کە دائنین لێرەوە ژەهراوی بوون دەست پێکە دکتۆر لە شێوازی ئامادەکردنەکەیەوە دەست پێ ناکاتەوە بۆ نمونە خواردنێک بە شێوازێکی ناتەندروست ئامادەکەی ئەمە نابێتەوەی ژەهراوی بەڵێ لە بازاڕەوە کە تۆ ئەیکڕی ئێمە بۆچی سەوزە یعنی مەسەن ئێستا تۆ بە من بڵێ سەوزەیەک لێ ئەنێم ئەیکەم بەچێش لەگەڵ سەوزەیەک کە بەکاڵی ئەیخۆم ئەڵێم زۆر گرنگ نییە ئەمەی کە ئەیکوڵێنی زۆر جوانیش بیشۆیتەوە لەبەری خۆی لە پرۆسەی کوڵاندنە تەقیمە بێ بەڵام ئەمەی کە بەکاڵی ئەیخۆین ئەوەی کە ئەیکین بە زەڵاتە ئەمە زۆر گرنگە
ئاگامان لێ بێ ئەگەر بەکتریا و ڤایرۆسی پێوە بێ بۆ ئەوی بڕاو بۆی تووشی نەخۆشیمان دکتۆر نەکات. ئاگامان لێ بێت چۆن ئاگامان لەو سەوزۆمیوە بێ کە خۆمان ئەیشێنەوە بۆی بە دوور بێ لە ژەهرایی بوون. خۆی ئێمە دانجەر زۆنی پێ ئەڵێن یعنی خەتی خەتەر کە تایە بەکتریا و ڤایرۆس و کەڕووەکان تیا گەشە ئەکەن لە 4.5 پلەوە چونکە ئێمە زانی سەلاجە 4 دەرجی سەلاجە 4 بەڵام لە دەرەوە ئیتر لە 4.5 بەرزترە بێ و بە تایبەتی لەم کاتانی خۆمانە کە لە هاوینایە جاری وایە چێ بۆ 50 و سەر و 50 و ئەوانش یان هەندێک جار خواردنەکە لە شوێنێکدا ئەنین لەسەر تەباخ یا لە مەتبەخایە هێشتا گەرمە ئێمە لە 4.5 بۆ 6 یعنی گەرمە لەم کاتەیە بۆی هەیە لە ماوەی 20 دقەیە هەر بەکتریا ڤایرۆسێک لەگەڵ شتێکا بێ بە دوو ئەوەنە یعنی دەبڵە بێ ئیتر هەتا تۆ دایەنەی گەشاکە لەبەرەوە خواردن کاتێککە ئێمە مەسەرەن لەکوێوە دەست پێکەین لە سەلاجەوە کە ئێمە شتەکە دەرەهێنین لە سەلاجەیە ئەبێ ئەگەر خواردن بوویان گۆشت بوو من لێرەوە ئەمەوێ یعنی بە بینەران بڵێم تکایە لەم کاتەیە گۆشت مەهێنە دەرێ و لە فرێزەرەکە و یەکسەر لەسەر سینکەکە داینەی تۆ بەرنامەی بۆ دانێ ئەمڕۆ بۆ سبەینێ مثلا مریشکێکت هەیە تەوێ لینەی سبەینێ ئەمڕۆ دەری هێنە بیخە سەلاجەکەوە ئەمە هەر لە زۆنی 4 لە خوار 4ەوەیە سەلامەتە واتە لە فرێزەرەکە لە فرێزەرەکە بۆ سەلاجەکە با پلەی ساردێکی بڵێ ئێمە فرێزەرە زانین لە 0 و باشە دکتۆر ئەمە گەر پلانمان هەبێ ئەگەر پلانمان نەبێ و لە پڕام میوانێک شتێک بێت بمانێت ڕێژەیەکی زۆر لە گۆشت و مریشک دەرکەین ئەو کاتە چی بکەین چۆن توانین لێنین خۆی بەڕای من یەکەم جار کە هەڵی ئەگری نابێت بە خڕی هەڵگیرێ شتەکان لە سەریەک تۆ مەسەنەن مریشکێک خەیتەست یعنی هەڵەگری مریشکەکە بە ساغی هەڵمەگرە پارچە پارچەی بکە لەسەر سینی ڕقی بکە تەنانەت بۆ دەرهێنانیش دوایەوە لاناوە هەڵەگرێ دەستی خۆش لەسەر سینی تەنانەت بۆ پێداویستی خۆت یعنی مەسەنەن تۆ ئێستا ئەمڕۆ ئەڕۆیتەوە 2 کەسن تۆ 2 پارچە گۆشت دەرەهێنی بەس ئەگەر لە پڕێکا مەسەنەن میوانێک دێت یا بڵێن میوان یەک میوانیت تۆ ئەو کاتە پێویستت بە 3 پارچە با بڵێن 4 پارچەیە پێویستت بە مریشکەکە بە کاملی نییە چونکە کە ئەمێنێتەوە کێشەکان لە خواردنی ماوەیە دەست پێەکە ئەگینا ئێمە ئەگەر خواردن بە قیاسی خۆمان بە تایبەتی لە هاوینە خۆی باشە یعنی هەموو کەسێک قیاسی خۆی ئەزانێ ئەوە دەربێنی بەڵێ بە فرێشی بۆ بیخۆی کەواتە تۆ پێویستت بەوە نابێت ئەگەر هەر مستەر بوو یعنی ئەمڕۆکە دەریبێنی یەکسەر یا ئاوێکی ساردی پیا بکە یا بیخەرە سەر یەکسەر خۆی لە ئەوەکە لە فرێزەرەوە یەکسەر بۆ ناو مەنجاڵ ئاساییە ئەگەر ئاوی یەکەمی فڕێکی باش نییە نەخێر زۆر جار هەیە بەداخەوە زۆر لە یعنی هاوڵاتیان ئەوە ئەکەن تۆ کاتێککە گۆشتەکە ئەخەیتە سەر یا سەوزەکەش ئەخەیتە سەر هەرچی ڤیتامینی تایە یان لە نسبەت گۆشتەکانەوە پرۆتینەکەی ئەچێتە ئاوەکە یا تەنانەت کەف هەندێک کەس دەڵێ گۆشتم خستە سەر جوان کەفەکەی ئەسڵا نابێ بێڵی کەف دروست دەبێت تۆ لە بەگەرمیەکە تۆزێ ئەبێ هەڵی بگزێنی باش ئەمە گەرمی یعنی پرۆتینەکەی لە ناویە ئەی بەستێ زۆر کەسێ گۆشت و مریشک کە دەرەکە یانوێ بۆ نەخاو بێتەوە ئینجالێنێن چەندی خوێی تەیەکە خوێمە هیچ سوودێکی هەیە بۆم بابەتە؟ نا هیچ یعنی هینێکی نییە ئەجا زۆر جارێک کە ئەکرێتە ناو ئاوەکەشەوە لەم ئاوەیە پرۆتینی ناو یعنی تۆ بۆیە خواردنێکە خۆی هینەکەی وەرگری سوودەکەی وەرگری ئەو لە دەرەوەدایەنێ جارێ ئەو خوێناوی کە ئێمە پێڵین خوێناو ئەڵە گۆشتەکە خوێناوی یاوتەوە خۆی ئەسڵا خوێناو نییە پرۆتینی ناو گۆشتەکەیە اینجا دکتۆر شتێکی تریشێ ئەڵەن گۆشت و مریشک نابێ بشۆرێتەوە کاڵێگری وایە بەڵێ هەڵەترین شت ئەوەیە کە تۆ گۆشت و مریشک چونکە یعنی من لێرەوە پرسیارێکەکەم لە بینەرانمان بۆچی تۆ گۆشتە ئێستا تۆ خۆت بۆ گۆشتە شویتەوە بۆی پاک بێتەوە دە من دڵنیاتەکەمەوە گۆشت بەکتریا و ڤایرەسی پێوەیە بەشتن ناڕۆن ئیلا بە کوڵانە ڕوا لەبەرەوە تۆ لە علاگەکەەوە کە ئەهێنیتەوە ئەبێ بچێتە ناو مەنجەڵەکە چونکە کە تۆ ئەیشویتەوە سنگەکەت هەمووی ئەەکەی بە بەکتریا و ڤایرس دوایی ئەگەر جوان نەیشویتەوە یا مەسەلەن سرکەیەکی بۆ بەکارنێنی لەوانەیە تۆ مەسەلەن گۆشتەکەت شتۆتەوە دوایی بە دوایە کەوتکێک یا خواردنێکی کە لەوێدا ئەنی دوایی بیرت نابێت زۆر جوان بیشۆی لەوانەیە ئەم بەکتریا ئەم ڤایرسە لەسەر ئەم سینکەی تۆ بڵاو ببێتەوە و جارێکی کە بگوازرێتەوە بۆ خواردنەکانی ترمان لەبەرەوە ئێمە ئەڵێن یعنی تەنانەت مریشکیش زۆر کەس هەیە ئەڵێ نەئەخر مریشک زۆر پیسە یعنی
من پەڕی لێ ئەەکەمەوە ئەگەر ڕێخۆڵەیەک یان ئەگەر پیساییەکی پێوە بوو ئەوە لێ بکرێتەوە بەڵام بۆ شتنەوەکەی نە یەکسەر بۆ مەنجەڵەکە چونکە بەکتریەکان هێنینەوە ماڵەوە هەر لە دوکانەکە شۆراوەتەوە بەڵێ خۆیان لە دوکانەکە ئیشەنەوە ئیکەن بە سوزگیا و یعنی ئاوەکەی لێ ئەڕۆ ئەنجا بۆ تەکاتە عەلاگەوە بەڵام شنەوەی گۆشت پیا بوو گۆشت ناشەوە بڵێ ئێمە مرتاح نبینەتانەی شوێنێ ناڵێم ئەگەر لێکی بیتەوە تۆ بۆچی ئەیشۆی ئەو کاتە تۆ هەستەکەی ئەوەی کە مرتاح نابی بەعکسەوە بەکتریا بە ماڵەکەیەوە بەدەست و هەموو شتێک تا بڵاوەکەیتەوە بەڵام چی گرنگە لە ئێستاوە یعنی بە بینەران بڵین ئەو کەوچکەی کە ئەکرێ بە گۆشتەکەیە یەکەم کەوچک کە گۆشتەکە تێکەڵەکەی هێشتا گۆشتەکە یعنی نەگەشتۆتە دەرەجەی کوڵان چەند جار تۆ کەوچکی تێکەی هەموو جارێ بێ ئەو کەوچکە بە جوانی بشۆی نابێ بەکاری بێنیتەوە چونکە من ئەم کەوچکە گۆشتەکەم پێ تێگاوە دوای تۆزێکی کە لەلاوە شلەکەشی پێتێگا جاری وایە ئەچیش لەکەشی کەواتە ئەو ڤایرۆس و بەکتریایە ئەگوازیتەوە بۆ ناوشلەکە ئیشارەت بۆ منەکە ئەو دکتۆرکە چێژ لێنین بۆ منە گۆشت و شلە و برنج و ئەمانە لێنێ کێمەوە سێرەکەم ئەو کەوچکەی کە گۆشتەکەم پێ لە ناو سوور بووە سێرەکەم لەلاوە ئاریخشێت نائیتر لەمەڵاوەکێمە لێرە باسێکە حتمما بۆەوەی کە بینەرامان وشار بنەوە هەندێک بابەتێ لە نازانینە نەزانینیش عیب نییە دکتۆر باسی ژەهرایی بوونمان کرد مانەوەی خواردن زۆر باشە شتێکی جوانە ئەوەندە لێ بنین کە پێویستی خۆمانە بەداوی لێبوونێکی زۆر زۆرە بۆ فرۆشیارە بەڕێزەکانی لەفە ینی هەندێک لەفا بینی لەسەر جادە باوەڕکە لە سعات چوارەوە بۆ 2 شەو خەڵک لێخوا ئەمانە بەشێک نین یان هۆکارێک نین لە ژەهرایی بوونی خۆراک ئەگەر ڕێنمایی تۆ بۆ ئەو لەفە فرۆشە بەڕێزانە بۆ ئەوان بە تەندروست بتوانن بەرهەمی بێنن چی ڕاستە یەکەم تەماتە و پیاز و ئەو شتێک کە یعنی وەکو مقەبلات بەکاری ئێهێنن بۆ لەفەکەیان ئەوە کەم بکەن یعنی مەسەلەن ئەو بەیانی ئەوە نەبکات وەجبەی بەشی 2 سەعاتێکی بکە دوای ئەوە بەشی 2 سەعاتێکی تر ئەمە نەبکە پیازارە بێ بە فرێشی بخورێ پیازەکەم نابێ ئەوەنە زۆر بکە بڵێ دەی دوایی من مەشغوڵە بم بە ئێستا زۆر بکەم تەنانەت پیازەکە هەر خۆشی یعنی هەر شکلیشی منزەری جوان ئاریکاتێ بۆ شوێنانە دکتۆردا ئەو پیازە ناخوا کە پێشتر قاشکراوە داوای ئەوە کە بە فرێشی ڕاستە یعنی خۆی هەندێک خواردن هەیە زۆر بەکتریا لە خۆی کۆکاتەوە یان زووتر خراپە بێ بەنسبەت گۆشتەکەیەوە کە ئێمە وتمان دانجەر زۆن لە 4.5 بۆ 6 دەست پێکە ئەبێ ئەو لەفەیەی لە 6 نەهێڵێ بێتە خوارەوە دەرەجەی گۆشتەکەی ئەگەر لە سەروی 6ەوە بێ بەکتریا تیاگەشە ناکە بەشانی بەردەوام بۆ کۆڵە دکتۆرە بەردەوام ئیتر یعنی ئەهان ئاڵم نەگاتە هەموو باکانی لە دەست نادا لە 100 بڵێ بەهاکانی لە دەستەیە بەڵام لە دەوری 65 و 70 بێ ئەمە زۆر بەهای خۆراکی و یعنی مەسەلەن بە تایبەتی گەست و ئەوانە کەمێک دوور بێلی بەس ئەبێ بە مستەمڕی بیسوڕێنێ بۆ ئەوەی یعنی نالایەک پاک بێت و لایەکەی تری بەکتریا لەسەری گەشە بکات زۆر باشە زۆر سار نەبێتەوە بەکترایی نەبێت دوای گلەی لێمە بۆ چاگەوانەوە دکتۆر بەناو چایەک مەخوا ئاری باو چای زۆر بەدەستەوە نەبێ ئەگەر تایەک ڕۆ باداینێ تاوام کردای خۆم دامەنا بۆ ئەڵەن نەوەکو بیری چوو بێ بۆ پێیانتی دکتۆرە باستێکی ئەوە بکەین بۆ نمونە ئەو خواردانەی کە نابێت بە هیچ جۆرە گەرم بکرێتەوە بە گەرمکردنەوەیان ژەهراویە بنەوە خواردانە چین ببوورە خۆی هیچ خواردنێک نییە بڵێ بە گەرمکردنەوە ژەهراوی بە زۆر جار ئەم شتە لە ناو من بیست و ماڵەن سپێناخ پەتاتە ئەم بابەتانە گەرم کرێتەوە ژەهراوی برنج نابێت گەرم کرێتەوە یەک جار گەرم کرێتەوە وازام ئاسایی بەڵام یەک جار گەرم بکرێتەوە بۆ بەنسبەت برنجەوە مەسەڵەن ئێستا تۆ لێ ئەنەی کەمێتێکی برنج لێ ئەنەی زۆرە بێت ئەمە بۆچی فڕێ بدرێت لە ناو سەلاجەیە تا 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەمێنرێتەوە هەڵە گیرێ بەڵام بە چەند شەرتیە یەکەم سەری داخراو بێ دکتۆرەڵانە بێ بە گەرمیش بخیتە سەلاجەکەەوە نا بە گەرمیش باش نییە بۆ ناو سەلاجەکە خراپە خۆی ئەو خواردنەی کە لێ ئەنەی 2 سەعات 2 سەعات یعنی لە گەرمی کاتی داگرتنەوە هەتا 2 سەعات ئەشکەوێتە سەر جۆری ماڵەکە یعنی هەندێ ماڵ هەیە کە ڕووی زۆرتیایە تەڕەشعی تایە مەسەلەن ئەها شوێنەکەی باش نییە زۆر شوێنەکە زۆر پاک نییە یان لە دەرەوەیە چۆن لە جەوێکی ئاوایە تۆ بۆی هەیە تۆز یعنی کرم بۆی هەیە ببێ بە تۆز ماوەی 100 ساڵ
ئەمێنێتەوە ئەم تۆزە یعنی کە ئەچێتە سوار خواردنێک و خواردنی بۆ ینی بۆ گەشەکردنی باش بوو یەکسەر ئەو گەشاکاتەوە ئەبێتەوە بەکرم لەبەرەوە ئێمەدا هەمیشە خواردنەکان سەرداخراو بن هەمیشە نامەنجەڵێکی گەورە و یەک تۆز برنجی تیاوێت یعنی هەوڵ بی لە منجەڵەکە بچووک بێت لە قاپی شوشەیە باشترینە هەڵگیرێ دوای شوشە لە ستیلە هەڵگیرێ یعنی لە پلاستیک و لە فافۆن و لە تیڤاڵ و ئەمانەیە هەڵنەگیرێت چونکە کار لێکەکە بەنسبەت پرسیارەکەی لانەخانەوە کە بۆ گەڵادارەکان هەموو سەوزەکان کە باشترە گەرم نەکرێنەوە چونکە نایتریتی تیا هەیە یعنی تا دروستە بێت لەبەر ئەوە ئێمە باشتر وایە ئەگەر من سپێناخێکم هەبوو یعنی مایەوە دوایی کە بیخۆم باشترە بە ساردی بیخۆم نەگەرمی بکەمەوە یعنی هەموو سەوزەکان پەتاتە ژوایە پەتاتە سڵق کەرەوز ئەمانە کە باشترە تەنانەت بۆی ئێمە کاتێک کەش هەڵەگرین بۆ زستانیش مەسەلەن من سڵقێکی زۆرم هەیە پێم ناخورێ نیوەی هەڵەگرم خەمە فرێزەرەکەوە باشترە کە زەردی نەکەم و نابێ زەردیشی هەر بە سەوزی ئەی شۆمەوە وردێکەم و ئەیکەمە ناو نایلۆنێک تون ئەیگوشی بۆ ئەوەی هەواکەی لێ دەرچێ و ئەکرێ و بە کاتی پێویستی دەرەهێنرێتەوە بەتاتاڵە نەگەر چەکەری کرد و سەوز بوو ئەوە ژەهراویە ڕاستە پیازی ژانی هەندێک پیاز لە هەندێک مەتبەخ خامێنێتەوە تەڕە پیاز بەکارێنێ پیاز کێشەی نییە بەڵام پەتاتە مادەیەکی تا خۆی تایە هەیەی سۆلانین ئەمە پێڵێن دژە خۆراک یعنی خۆی زەهر نییە بەس دژە خۆراکە ناهێڵە هیچ خواردنێک تۆ ئیسفادەی لێ بکەی کە ئەو مادەی سۆلانی نەبچێتە لەش لەبرەوە پەتاتە یان ڕەنگی سەوز هەڵگەڕا یان چەکەرەی کرد بەڵێ بە هیچ جۆرێ باش نییە بخورێ دکتۆر هەندێک خزم و ناسیاوە دڵنیام زۆر کەس ئەمەی بەرکەوتووە لە دەرەوەیێنەوە لە وڵاتی کتریوێنەوە ئەڵێ خواردنی ئێرەم پێ نەکەوت هەر خواردنێکی ئێرەم خوارد دولۆڕی بینەران و جەنابەت تووشی چکچوون بووم و چوزانم بە لە فێڕە و ئینتەلام کرد و زۆر کۆمەڵی بابەت بەڕاستی ئەمە ژەهرایی بوونە پێنەکەوتنی خواردن ژەهرایی بوونە بەکتریان نەڵمژیوە ئەو مەعیدەیە جیاوازی چێ لە ئەوەی کە خواردنێک لە دەرەوە خوات یەتەوە لێرە خواردنێکی ترە خوات پێی ناکەوێت خۆی ئێمە دوو هۆکارمان هەیە بۆ ئەوە یعنی نیشانەکانی چی نەگەر کەسێک ژەهرایی بێت خۆی بەس ئەوەی پێت بڵێم ئەوەی کە لە دەرەوەیەتەوە و کە لێرە نەخۆشەکەوێت تووشی سوکچوونە بێ دوو هۆکاری هەیە هۆکاری یەکەم ئێمە هەندێک بەکتریامان هەیە وەکو ڕەفیقی لێ هاتووە پێڵەن نۆرمال فلۆرا یعنی طبیعین بۆ ئێمە ژینگەکەمان بۆ ڕەخسان ژینگەکەمان بۆمان یعنی لەگەڵی گونجاوین لەبەرەوە ئێمە نەخۆش ناخا بەڵام بۆ کەسێکی کە تەنانەها بۆ خۆشمان ئەڵێ ئەگەر دەستت کرد بە دەم تامەیکە بە لوت تا مەسەڵەنیان بەکتریای شوێنێک بۆ شوێنێکی کەمە گوازەرەوە ئەم بەکتریایە لە لوتە هەر لە لوتی منایە طبیعیە بەس کە هاتە ناو دەمم ئەبێ بە نەخۆشخەر یعنی تەنانەت بۆ شتنی منطقەی خوارەوە یعنی بەشی خوارە بە تایبەتی لە ژنانە ئەم قسەیە هەر ڕاستە یعنی پێش و پشت ئەبێ بەجیا پشۆردرێ لە بەرەوەی بەکتریاکان نەگوازرێنەوە ئەمە لەلایەک دووەم ئەوان زۆر جار لە دەرەوە فێری ئەو چەوری و زۆرە نەبوون کەێنەوە بۆ ئێرە هەم سەفەریان کردووە هەم خواردنێکی چەور لەسەر یەک ئەخۆن لە بەرەو تووشی نەخۆشیانەکە ئەگینە بڵێ چەوری و زۆر هەنووی هەمیشە ئێمە واین کە تێکەڵە بین کە لەگەڵ جەماعەتا بین لە کاتی مناسبە کۆمەڵایەتیەکانە تۆ حەزەکەی زیاتر بخۆی خواردنی قورستریش ئەخورێ گیان چەورتر لەبەر ئەوە تووشی نەخۆشیە ناکەم عیلاقەیە بێ بەسەر دینەکەەوە دکتۆر باکەمە قسە لەسەر ئاویش بکەین بەهۆی خواردنەوەی ئاو ئێمە ژەهراویە بین و هەروە پێشمان بڵێ باشترین ئاو تەندروستترین ئاو کە ئێمە بیخۆینەوە چ جۆرە ئاوێکە بۆنمە و ئاوەیە کە لە بەلوعەوەیەت و بیکڵێنین و سارد بێتەوە یاخودەم ئاوانی لە دەبەکانە هەیە یاخود زۆر ماڵ هەیە فلتەری داناوە کامیان فلتەر خۆی فلتەر زۆر باشە بەڵام فلتەریش ئەبێ بەس بۆ خواردنەوە بەکاری بێنی نەک بۆ چێش لێنانیش چونکە زۆربەی ئەو کانزایانی کە لە ناو ئاوەکەیە هەیە یعنی لە ئاوەکە ئێمە ئیگرین یعنی لەشی خۆمان بێ بەشەکەین لەوە لەبەرەوە باشترە کە ئێمە ئاوی فلتەریان ئاوی بەلوعەیان ئێستا مەسەڵەن من بۆ خۆم لە ماڵەوەش هینم داناوە گڵ
یعنی سوراحی گڵین ئەتوانی ئاوی تێ بکەیت یا بمێنێتەوە بەڵەکانی جارانە یانود لە ژێرەوە ئاوەکەی زۆر بەڵێ ئەوە فلتر کراوە زۆر شتێکی باشە مەرکانە مەرکانە بەڵێ ئەمانە یعنی هەمویان باشن بەڵام ئەوەی کە لە ماڵە خراپە بەڕاستی بە تایبەتی لە جەوی گەرمە پلاستیک زۆر خراپە تەنانەت ئەو ماڵانەی کە تەنکی سەربانیان پلاستیکە تکایە فڕێ بن یعنی زۆر خراپە بۆیان تەنانەت حتا بۆریەکانیش کە ئێستا زۆربەی بۆریەکان پلاستیکن ئەوانش هەر باش نین و هەڵگرتنی ئاو لەسەر مێز و لە پلاستیکە زۆر خانم هەیە ئەڵێ سوکەڵەیە ئەمە سوک بەدەستە یعنی سووکی دەستیەکەی و سووکی بەکارهێنانی زۆر خراپترە لەوەی کە تۆ شوشەیەک بەکاربێنی یان گڵێک بەکاربێنی قیچەکە با تۆزێک قورستر بێ بەدەست و دائیمەن باستەریشی داخراو بێ وەکوتم ئەم تۆزە ئەو خۆڵەیان ئەم سپۆری کەڕوەکان لە ناو هەوایە دروستە بێ بە تایبەتی ئەو ماڵانەی کە خۆیان تۆزێتە ڕەشعیان هەیە بۆی هەیە بچێتە ئاوەکە و هین ببێت شتێکی تر بەکارهێنانی مەسەڵەن ئەو شتە ئێستا من ئەم پیاڵەیەم بەکارهێنا کە ئەینێم بەدەمەوە و یان کەوچک کە ئەیکەی بەدەمیا هەمان ئەو نۆرمال فلۆرایی باسمان کرد ئەو بەکتریا ڕەفیقانەمان تەنانە بۆیە فوکردنیش لە خواردن خراپە ئەم بەکتریایە ئەچێتە ناوی و ئەگەر لە ماوەی 20 دقەیە لە دەرەوە داماننا یەکسەر گەشە ئەکا بەکتریاکەی ئەنجا ئەبێ بەهۆی ئەوەی کە نەخۆشمان بخە لەبەر ئەوە کە باشترە ئێمە جارێک کە کەوچکمان بەکارێنایان پەرداخمان بەکارێنە ئیتر باشە ئەوەیە کە بیشۆین و بەکاری نەیەنینەوە شتێکی کە بیرم چ زۆر لە بینەران مەسەڵەن من برنج تێ ئەەکەم با بڵێن 4-5 کەوچکەم تێکرد تێرم نەخوارد هەستەکەم دیسان پێویستم بە بەو کەوچکە خۆتەکەیتەوە ئەچم هەر بەو کەوچکە تێکەمەوە ئەمە غەڵەتە ئەم بەکتریای دیسان ئەگوازمەوە بۆ منجەڵەکە لە برەوە ئەبێ بە کەوچکێکی پاک خواردنەکە بکەمە ناو کەوچکەکەمەوە یان شلە ئەگەر کەوچکم تێکرد دوای ئەوە دیسان نەیکەمەوە ئەگەر ناسەنن تۆزێکیم خوارد و کەوچکم پیا کردووە لە برۆ نابێ بیگەڕێنەوە باشترە ئەگەر لە ئاوی نەنا فاس زۆر هەڵەیە زاهیەکان ئاساییە زاهی و ئاوی لەبەر ڕۆشت و یعنی قاپەکان هەمووی پاکەکاتەوە هەموو تاقی بکەیتەوە تەنانە من تاقیم کردوێتەوە بە زەرعیش یعنی تۆ پەرداخێک ئەگەر هەرچەند بەکتریای پێوە بێ بە جوانی بە پەڕۆ و بە زاهی بیشۆیت و ئاوی لەبەر ڕۆشتی پیا بکەیت و دوای ئەوە بەکاری بێنیتەوە زۆر تەبیعیە و هیچ جۆرە کێشەیەکی نابێت قاپەکانشم کە چێمەجە دوای ئاوی پیاکاتەوە ڕەنگە بترسێ لە کەفەکە نا ئەگەر ئەمانە وشک بۆتەوە کەچی ئەگەر بۆ بەکارێنان جارێکی ئاویش پیاکاتەوە نەوەڵا ئەوەش هەڵەیە نادروست نییە بەس یعنی دوای لە شوێنێک ئەگەر لە شوێنێک ڕاستە ئەگەر ترساید ماوەیەک داد نابوو لە شوێنێک بۆیە باشترە ئێمە کە قاپەکاندا ئەنین یعنی تەنانەت ژن هەیە تەنیشتی شتێکی دووسێ قاتدا ئەنێ یان شوێنێک بێ کە مەجای زۆر بێن شتێک دانێن مەجای کەم بێ بۆ ئەوی کەم حاجەکان ئەشۆرێ هەمووی کە وشک بوویەوە خێرا هەڵگیرێ و بخرێتە تاکەوە باشن دانیشم پێیاناکە قاپەشۆم دکتۆر ئەو زایم بۆ کڕۆکە بەدڵێەوە کێشەمان لەسەر زاهەیە دکتۆر وەڵامی ئەوەم چنگ نەکەوت ینی من چۆن بزانم تووشی ژەهرایی بوون بوو یانزای بۆچی نیشانەکانیکەم ینی من لەم هاوینەیە چەند جارێک تووشیم حاڵەتە بووم لا ناگەدارە هەستمە کرد گەرما لێ یای خواردن ما خوارد ئیتر تووشی دوو لە ڕی بینەران و جەنابەت سوکچوون و ڕۆشانەوە زۆر بە سەرماش باسی ئەوشمان بۆ بکە سەرمای زۆریان گەرمای زۆر ئەمانە هۆکارەوانە نیشانن بۆی کە بزانین ژەهرایی بوو خۆی ئێمە کە خواردنێکە خۆین لە دوای 2 سعات نابە ئەو کەسە ئیتر هەست بە ئازار یعنی یەکێک لە شتەکان ئازارێک بە ناوسکایەت ئەو خواردنی کە ئەو خواردێتی منیش خواردنەوە بۆ من توش ناکە ئەو تووشەکە جاری وا هەیە سوتفە مەسەڵەن من کەوچکێکم یاوە لە خواردنەکە بەکتریاکە لەو ئاستەیا بووە بۆیە یعنی ئەم تووشە بێ جاری وا هەیە تۆ توش نابی یان ئەکەوێتە سەر مەناعی ئینسانەکە یعنی مەسەڵەن مەناعی جەنابەت بەرزترە لە ئەم چونکە ئێمە ڕۆژانە
خۆینە خواردنی دەرەوە بە دوو جۆر تەسیریە یا ئەو تا مەناعەت زۆر زەعیفەکە یان ئەو تا زۆر مەناعە بەقوتەکە کە یعنی هەموو خواردنێک تووشی نەخۆشیت ناکە کەواتە ئەگەر بگەڕینەوە سەر نیشانەکانی ژەهراوی بوون بە خۆراک دڵتێکەڵاتنە ڕشانەوەیە سکچوونە ئازاری ناوسکە و هەست بە پێچی ڕیخۆڵەکانەکەی یعنی ڕیخۆڵەکان کەمێک هاوەک چۆن ڕق و تەقەڵوسێک لە ناویە هەستەکەی هەروەها غازاتی تیا دروستە بێ ئەمانە ڕشانەوە لە زۆربەی کاتەکانە ئەمە علامەتی ئەوەن کە یعنی هەندێک جار تۆ تەسەممت کردو بە خۆراکەکان بە زۆر نییە زۆر نییە چونکە هەندێک هەیە هیوا هەیە تەنانە دەبێ بەهۆی لە بورانەوە داخلی خستەخانە بێ بکرێ ئاوی ئەبێ تێ بکرێ ئەمانە ئەگەر زۆر بن خۆشی هەندێک خۆراک هەیە زووتر خراپە بێ مەسەلەن وەکو مریشک وەکو زەردەچەوە و خواردنانی کە زەردەچەوەیان تایە ئەمانە زۆر زووتر تووشی یعنی تووشی تێکچوون ئەچن ئەبن وەک لەو خۆراکانەی مەسەن وەکو برنجیان خواردنێکی تر تەنانە گۆشتیش هەردیستان بووی هەیە بەڵام مریشک زۆر حساسترە لەبەرەوە ئێمە یەکەم شت لە دەرهێنانی خۆراکە وتمان ئاگامان لێبێ دووەم خواردن لە دەرەوە دانەنین یعنی مەسەلەن کە من خواردنەکەم هێنا من بەشی خۆم تێکرد دوای ئەوە ئەم خواردنە هەڵبگیرێ ئەگەر بۆ ئەو پرسیارەی جەنابە دووتت یەکسەر بە گەرمی بخەینە سەلاجە نە ئێمە ئەتوانین تشتێک ئاوی ساردانین خواردنەکەی تێکین ئەگەر زانیم خێرا بەکاری ناهێنم لە ماوەی 2 سەعاتەکەیە زیاترە بێ با تۆزێک فێنک ببێتەوە ئەنجامی خەمە سەلاجە دوای ئەوە هەر کەس هاتەوە بەشی پێویستی خۆی زۆر دەریبێنێ و گەرمی بکاتەوە زۆر باشە دەست خۆش بە دکتۆرێکی سوپاس بۆ زانیاریەکانە دومێ دەکەین بەڕێست و سەرجەمبینە لە خۆشەویستەکانمان سەلامت بن و بە دوور بن لە ژەهرایی بوون دووبارە سوپاس بۆ تۆ ئەرکە خێنە بەردەم جەنابەت و ماشەڵڵا ئەوەنە جوانی شیەکاتەوە زۆربەی زۆری ئەو بابەتانین کە فێر بوون بەڕاستی لە زاری دکتۆرە چیمەنەوە فێری و بابەتانە بوون دەستە خۆش زۆر جار هێشتی زۆر بەسیتە بەڵام لە دوایە زۆر گەورە نیشانەیە یعنی شتەکانی وردەکاری ناوماڵ کە لە تەنانەت لە کڕین لە بازار من هەموو جارێکەڵێم من قەت بیر ناکەمەوە لە ماڵەوە خواردنەکان بەس لە بازار زۆر بیرەکەمەوە بۆ ئەوەی شتێک کە بزانم خراپە نەیهێنمە ماڵەکەم لەشە ساغ بە دکتۆرێکیان زۆر سوپاس دووبارەمان دوو نەبی زۆر سپاس